بەشی 14 چاوپێکەوتن لەگەڵ پاشای بابل. کاتێ لە وڵاتی میتانی بووم، ناوبانگی من گەیشتبووە بابل و لەوێدا بە پاشاشیان ڕاگەیاندەبوو. دوای جێگیربوونم لە میوانخانەی بابل، گفتوگۆکردن لەگەڵ پزیشکەکانی بورجی مەردۆک، ڕۆژێک لەلایەن پاشای بابلەوە پیاوێک بە شوێن من داهاتوو، وتی پاشا بانگێشتی جەنابتانی کردووە. کابتا کە بیستی لەلایەن پاشا و بانگکراوین ترسا و وتی مەڕۆ چونکە ڕۆیشتن بۆ لای پاشا مەترسی هەیە. منیش وتم بۆچی؟ کابتا وتی ئەم پاشایە خۆ فیرعەونی ئێمە نییە و ئێمە نایناسین و نازانین خوای ئەو چۆن بیر دەکاتەوە، چی پێتەڵقین کردووە، لەوەیە دوای بینینی تۆ ئەمر بکا بتکوژن. وتم کابتا من پزیشکم و کاری وام نەکردووە کە شایەنی کوشتن بووم، پاشای بابل بابم کوژێ. کابتا وتی ئەگەر دەتەوێ بچیتە لای منیش ببە بۆ ئەوەی ئەگەر تۆی کوشت منیش لەگەڵ تۆدا بکوژڕێم، چونکە دوای مردنی تۆ ژیان بۆ پیاوێکی وەکو من کە بەندەیەکی پیر و بێبایەغە درێژەی نابێت و مردنم باشترە. هەروەها ئەگەر دەتەوێت بڕۆی بۆ لای پاشا فەرمان بدە کە ژاوەیەکت بۆ بهێنن کە بەڕێزەوە بەرەو دەرباری پاشا بڕۆی، چونکە پزیشکی میسری کە خوێندنی لە خانی ژیان تەواو کردبێ پیاوێکی گەورەیە و شایەنی ئەوەی هەیە کە بەڕێزەوە پێشوازی لێ بکرێ و سێمیش ئەوەیە ئەمڕۆ مەچۆرە لای پاشا. منیش وتم بۆ ئەمڕۆ نچمە لای؟ کابتاوتی لەبەر ئەوەی ئەمڕۆ هەموو شوێنە بازرگانیەکان و کرێکارانی بابل دەستیان لە کار هەڵگرتووە، چونکە ئەستێرە ناسەکان دەڵێن ئەمڕۆ کارکردن و لە ماڵ دەرچوون شومە، چونکە حەوتەمین ڕۆژی هەفتەیە. من بەسەر سۆڵمانەوە وتم هەفتە چییە؟ کابتاوتی ئەو کاتەی تۆ ڕۆیشتی بۆ برجی مەردۆک لەگەڵ پزیشکەکان گفتوگۆ بکەی، لە کاتی قسەکردنم لەگەڵ خزمەتکاری میوانخانەکەدا تێگەیشتم کە لێرە مانگیان کردووە بە 4 بەشەوە و بە هەر بەشێک دەڵێن هەفتە و ئەو هەفتەیە 7 ڕۆژە و 6 ڕۆژیان بەکارە و خەریک دەبن و ڕۆژی حەوتەم دەست لە کار هەڵدەگرن، چونکە ئەستێرە ناسەکان کە لەگەڵ خواکان و ئەستێرەکان پەیوەندیان هەیە وتەی خواکان دەگێڕنەوە کە کارکردن لە ڕۆژی حەوتەمدا شوم و نەهاتیە و نابێ لەم ڕۆژەدا لە ماڵ بچنە دەرەوە بۆ بازار بڕۆی و خزم و دۆست لە ماڵەکانیاندا بەسەر بکەیتەوە. من لە دوای کەمێک بیرکردنەوە وتم ڕاز دەکەی، چونکە مادام لێرە کارکردن و لە ماڵ دەرچوونی ڕۆژی حەوتەم مەترسی هەیە، ئێمەش لەبەر ئەوەی بیانین دەبێ پەیڕە و لە ڕێوڕەسمی ئێرە بکەین، چونکە بێگومان خواکانی بابل ڕەچاوی هۆکار و بەرژەوەندیەکان دەکەن کە دەڵێن کارکردن لە ڕۆژی حەوتەم زیان بەخشە و ئێمە ئەگەر ئەمڕۆ بچینە لای پاشا گرفتاری نەهامەتی دەبینەوە. لەبەر ئەوە بە نێردراوەکەی پاشام وت پێم سەیرە کە تۆ چۆن لەم ڕۆژی حەوتەمەدا بانگێشتی ئێمە دەکەی بۆ کۆشک و تەلاری پاشا، لەگەڵ ئەوەشدا کە دەزانی ئەمڕۆ ڕۆژی کارکردن نییە. بڕۆ لەلایەن منەوە بە پاشا بڵێ
کەس بینێ دێمەلای بەمەرجێ کەژاوەیەکم بۆ بنێرێ کە سواری ببم، چونکە من پیاوێکی کەم نیم و شایانی ئەوەم کە بەڕێزەوە پێشوازیم لێ بکرێ. پیاوەکە ڕۆیشت و ڕۆژی دوایی بینیم بە کەژاوەیەکی بچووک لەو کەژاوانەی مامەڵەچیەکان بۆ خستنە ڕووی کەلوپەلەکانیان دەیبن بۆ کۆشک هاتەوە. ویستی من سواری ئەوە بکە. کاپتا کاتێک کە ئەوەی بینی تووڕە بوو، وتی من لە خوای مەردۆک داواکارم بە قامچیەکەی خۆی لە دوو پشکی گەورە دروستکرا و ئێوە دارکاری بکە. ئێوە چۆن هەستان بەوە نەکردووە کە گەورەکەی من پیاوێک نییە کە سواری ئەم کەژاوە بچووکە ببێ. زوو لێرە دووری بخانەوە بۆ ئەوەی چڕوچاوتان نەبینم. ئەو بەندانەی کەژاوەکەیان هێنابوو لەم قسەیە سەریان سوورما و ئەو خەڵکانەی کە لە بەردەم میوانخانەکەدا کۆبووبوونەوە بە پێکەنینەوە بە کاپتایان وت ئێمە دەمانەوێت ئەم گەورەی تۆ ببینین، بزانین بۆ ئەم کەژاوەیە بۆ ئەو بچووکە. کاپتا لە خاوەن میوانخانەکە کەژاوەیەکی گەورەی بۆ ڕۆیشتن بۆ کۆشک بەکرێگرت کە چل بەندە هەڵیان دەگرت و من لە میوانخانەکە هاتمە خوارەوە. کاتێ خەڵکی منیان بە جلوبەرگی میسری و ملوانکەی زێڕەوە بینی بێدەنگ بوون و دەستیان لە گاڵتە پێکردن هەڵگرت، چونکە زانیان پیاوێکی بیانی بەرەو کۆشکی پاشا دەڕوات کە لە وڵاتەکەی خۆیاندا بێبایەخ نییە. یەکێک لە بەندەکانی میوانخانەکە لە دواوەی کەژاوەکە داهات و شتومەکی پزیشکی منی هەڵگرت بوو لە سندووقێکی بچووکدا بوو. کاپتاش لە پێشەوەی کەژاوەکە بە سواری گوێدرێژ دەڕۆیشت. ئێمە بەم شکۆماندیەوە گەیشتینە کۆشکی پاشایەتی و هەندێک لە دانیشتوانی شاریش نزیک و دوور دوای ئێمە کەوتبوون. لەوێدا کە لە کەژاوەکە هاتمە خوارەوە بینیم هەندێک پاسەوان لە بەردەم کۆشکدا وەستاون و قەلغانی سپی و زەردەکانیان بەیەکەوە نووساندەبوو بە جۆرێک کە قەڵقانەکان دیوارێکیان دروست کرد بوو. کاتێ منیان بینی قەڵغانەکانیان لێکجیا کردەوە و ڕێگەیاندا من بە ناوەڕاستیاندا تێپەڕم بۆ ناو کۆشک بچم. لەوێ پیاوێکی پیر لێم نزیک بۆوە کە دموچاوە تاشاوەکەی نیشانی دەدا لە زاناکانە و گوارەی زەردی لەگوێ کردبوو. لۆچ کەوتبووە دەموچاوی و وتی من لەم هەراوهۆریایی لەم شارەدا بەرپات کردووە، ئاگادارم و خاوەنی چوار وڵات واتە پاشای بابل دەپرسێ ئەم پیاوە کێیە. کار کاتێ خۆی مەیلی لێبێت دێتە لام و کاتێک کە بانگێشتی دەکەی نایەتە لام. من وەڵاممدایەوە ئەی پیاوی بەساڵا چوو، تۆ کەیت کە لەگەڵ مندا بەم شێوەیە دەدوێی. ئەووتی من پزیشکی تایبەتی خاوەن چوار وڵاتم لە بابلدا ڕێز و ناوبانگی زۆرم هەیە، بەڵام تۆ کەیت بە تەماحی دەستکەوتنی زێر بەم قەڕەباڵغیەوە هاتوویتەتە ئێرە و کاتێ خاوەنی چوار هەرێم بانگێشت دەکا نایەیت. من هێشتا بە تەواوەتی تۆ ناناسم، بەڵام ئەوە بزانە ئەگەر پاشای بابل زێر و پارە بدا بە تۆ دەبێ نیوەی بدەی بە من، ئەگەر نایەڵم تۆ لێرەدا پزیشکی بکەی. من وتم پیرەمێرد، من هەرگیز لەبارەی زێر و زی و لەگەڵ ئەو کەسانەی دەرۆزاکەن حەزیان بە پارێ نادوێم و ئەم کارم بە بەندەکەم سپاردووە، بەڵام لەبەر ئەوەی داڵەی پزیشکم و بە ساڵاچوویت دۆستایەتیەکەتم پێ باشترە لە دوژمنایەتیت و حەز دەکەم لەگەڵتدا ببمە هاوڕێ و بۆ ئەوەی بزانی من بۆ بەدەستهێنانی زێر نەهاتووم، تەنها مەبەستم کۆکردنەوەی زانستە، هەردوو باز و بەندە زیارەکەی خۆمت دەدەمێ. دوایی باز و بەندەکانم لە دەستم دەرهێنا و دام پێی و ئەوەندە خۆشحاڵ بوو حەپەسا کە ئیتر قسەی نەکرد و ڕازی بوو کە بەندەکەشم کاپتا لەگەڵمدا بێتە لای پاشا. پاشای بابل ناوی بورە بوریاش بوو. کاتێ چوومە لای وامزانی مناڵە، چونکە پێیان وتبووم کاتێک کە کرا بە پاشا مووی لێ نەهات بوو، ڕیشی دەستکردی بە چەناگەیەوە نابوو، بەڵام ڕوانیم گەنجە و دەرکەوت ئەوانەی لەبارەی ئەوە زانیاریان بە مندا بوو لە ڕابردوودا ئەویان بینیوە و بە جۆرێک کە لە ناو خەڵکی ئاساییدا ڕوودەدا، بە سەرچوونی تەمەن
لەبیر دەکرێت و ئەوان بیر لەوە ناکەنەوە کاموو مناڵێک گەورە دەبێت و دەگاتە قۆناغی گەنجی. لە تەنیشتی بورە بوریا شێرێکی بچووکی لێبوو کە ئێمەی بینی خۆشە. پیرەمێردەکەی دەیوت پزیشکی پاشام کاتێک کە چووینە ژوورەوە سوزدەی بردوو کاپتای بەندەی منیش چاوی لەو کرد. بەڵام لەو کاتەدا جارێکی تریش شێرەکە نەڕاندی و کاپتا بە شێوەیەک ترسا کە لە جێگەی خۆی هەڵبەزیەوە و هاواری کرد. پاشا لە بەرزبوونەوەی هاوارەکەی کاپتا کەوتە پێکەنین و کاپتاوتی ئەم ئاژەڵە تووڕەیە لێرە ببەنە دەرەوە چونکە من بە درێژایی تەمەنم گیانەوەری واترسناکم نەبینیوە. دەنگی ئەم ئاژەڵە لە گالیسکە جەنگیەکانی تەبەز دەچێ کە لە دوای خۆراوە بوون دەگەڕێنەوە بۆ سەربازخانەکانیان. کاپتام قسانەی بە زمانی بابلی دەوت. پاشا ئەوەندە پێکەنی کە فرمێسک بە چاویدا دەهاتە خوارەوە. دوایی بیری هاتەوە کە منی بۆ چارەسەری نەخۆشیەکەی بان کردووە و دەستی خستە سەر دەموچاوی و ناڵاندی. سیرم کرد ئاوساوێکی گەورە بە دەموچاویەوە لەبەر گەورەبوونی ئەو هەڵ ئاوسانە چاوێکی بەباشی نەی دەبینی. پیرەمێردەکەی بازوو بەندەکەم دابوو پێی وتی ئەمە ئەو پزیشکە خۆپەسەندە میستریەیە کە دوێنێ ناردت بە شوێنی دانات و وتبووی سبەی نێدەم وا باشترە بە سەربازەکانت بڵێ هەر ئێستا بە نیزەکانی خۆیان سکی کونکون بکەن. پاشا وتی من ئێستا نایکوژم چونکە بۆ ئەوە بانگم کردووە کە ئازارەکەم ببینێ و چەند شەوەکە نەنووستوم لەم ماوەیەدا جگە لە شلەمانی هیچ شتێکی ترم نەخواردووە. پیاوەپیرەکە وەکو یەکێک کەوتبێتە گریان وتی ئەی خاوەنی چوار وڵات چەند ڕۆژە لە پەرزگەی مەردۆک قوربانیمان بۆ کردی و کراسی سوورمان لەبەر کردو و تەپەڵمان لێدا و سەمامان کرد کە و ئازاری خراوەتە ناودەمتەوە بێتە دەرەوە. بەڵام تۆ نەتێشت دەست لە دەمت بدەین و ئەگەر ڕوخسەتت بداینایە دەمانتوانی چارەسەرت بکەین و من لەو باوەڕەدا نیم کە ئەم پیاوە بیانیە بتوانێت چاکت بکاتەوە. پاشا ڕووی کردە من و وتی تۆ کەیت ئایا دەتوانی پێم بڵێ ئەم ئازارەی من لە چێوە دروست بووە؟ من وتم من ناوم سینۆهەی پزیشکی میسری و کوڕی کەرم ئەگەرچی هێشتا دەمتم نەبینیوە. بەڵام دەتوانم بڵێم کە هۆی ئازارەکەت ئەوەیە کە یەکێک لە ددانەکانی هاڕینت جەراحەتی کردووە و ئەم جەراحەتە لە بنی ددانەکەتدایە و بۆ تا هۆی ئاوسان و هۆی ئاوساویەکەی ڕوومەتت ئیلتیهابکردنی ددانەکەتە لەبەر ئەوەی کە لە کاتی خۆیدا ددانەکانت خاوێن نەکردوتەوە و کاتێک کە ڕەگی ددانەکانت تێکچووە دەرت نەهێنا چونکە ئەگەر ڕەگی ددان ڕەش بوو بۆگەنی کرد دەبێت دەربکرێت. پاشا وتی من دەمزانی کاتێک کە ڕەگی ددان تێکچوو دەبێت دەری بهێنی بەڵام ئازاری دەرکردنی ددان ئەوەندە زۆرە کە ناتوانم خۆمی بۆ بگرم. من وتم لە میسردا دان دەرکردن زۆر ئازاری نییە و ئەگەر بتەوێ دەتوانم ددانەکەت بەبێ ئازار دەربهێنم بەڵام ئەمڕۆ ناتوانم دەست لەم کارە وەربدەم چونکە ددانەکەت ئاوساوە و دەبێ لە پێشە ئاوساویەکە چاک بکەینەوە و کێم و جەراحەتەکە لە بن ددانەکەتدا دەربهێنین و دوای چەند ڕۆژێ ئینجا ددانەکە دەربهێنین. ئەو وتی ئایا دەتوانی ئەو جەراحەتە لە بن ددانەکەمدا دەربهێنی؟ من وتم بەڵێ. من بۆ دەرکردنی ناچارم ئاوساویەکە هەڵ بدڕم و هەرچەندە لەسەر شێوەی کاری تەبەز نەشتەرگەری دەکەم کە زۆر ئازارت نەبێ بەڵام دەبێ پێت بڵێم کە کردنەوەی ئاوساوی بۆ هێنانە دەرەوەی جەراحەت کە مێژان دەکات
چونکە خواکان کە دەردیان دروست کردووە دەسەڵاتدارانیان لێجیان نەکردوتەوە و ئەوانی ژۆک و خەڵکی ئاسایی دووچاری ئازارە بن. من بە کاپتان وت خێرا ئاگر بکاتەوە بۆ ئەوەی کێردەکەم لە ئاگردا خاوێن بکەمەوە. کاتێک کە خەریکی ئاگرکردنەوە بوو هەندێ شەرابم لەگەڵ تریاکدا تێکەڵ کرد و دەرخواردی پاشای بابلمدا. کاتێک کە شەرابەکەی نۆشیەوە کەمێکی پێش و وتی واز دەکەم ئیتر پێویستم بە تۆ نییە چونکە ئازارم نەما. من وتم ئەم هێوربوونەوەیە کاتیە و پاشکەمێکی تر ژانەکە زیاد دەکا. وتی دەکرێت دیسانەوە ئەم دەرمانم دەرخوار بدەی بۆ ئەوەی ئازارەکەی نەمێنێ. منیش وتم ئەم دەرمانەی دەرخواردمدا تەنها یەک جار زیانی نییە و ئەگەر جاری دووەم و سێم بەکاری بێنی دەبێتە عادەت و ئەو کاتە بۆ زیندومانەوەت پێویستت بەم دەرمانە دەبێ بەبێ ئەوەی ئازارەکەت کەم بکاتەوە. دەبهێڵە ئێستا کە ئازارەکەت کەم بۆتەوە ئاوسابیەکەی بنددانت هەڵبدڕم و سڵک و جەراحەتەکەی دەربکەم. پاشا بە نەشتەرگەریەکی بچووکی ددانی ڕازی بوو. دوای ئەوەی کێردەکەم لە ئاگردا خاوێن کرد و دوای ساردم کردەوە لێی نزیک بوومەوە و سەریم خستە ژێربا خەڵمەوە و دەمیم کردەوە. هەرچەندە خواردنی تریاکەکە ئازاری کەم کردبووەوە بەڵام دوای ئەوەی ئاوساویەکەی ددانیم هەڵدڕی لەبەر ئازار هاواری دەکرد و شێرەکەی هەڵسا و کلکی ڕاتەکان بەڵام پەلاماری نەداین. دوای ئەوەی پاشا چیتر نەیناڵاند چونکە ئازارەکەی نەما و دەرهێنانی جەراحەتەکەی ناودەمی لەو کاتەدا بووە هۆی بربەستێک بۆ قسەکردنی. پاش تەواوبوونی پاشا وتی ئەی پزیشکی میسری تۆ پیاوێکی گرانبەهای چونکە ئێستا هەست بە ئازار ناکەم. پزیشکە پیرەکە کە لەوێ وەستا بوو وتی ئەگەر تۆ ڕوخسەتت بدایە ئاوساویەکەی دەمت هەڵبدڕین وەکو ئەو پیاوە میسریە دەمتوانی جەراحەتی ددانت دەربهێنم بۆ ئەوەی ئازارەکەی نەمێنێ. منیش وتم ئەم پیاوە ڕاست دەکا ئەگەر جەنابەت دەرفەتت بدایە ئاوساویەکەی نەشتەرگەری بکردایە هەمان دەرئەنجامی دەبوو. بەڵام ئەم پیاوە بە ساڵا چووە نەیدەوێرە پێ لەسەر داواکاریەکەی دابگرێ و ددانتی چارەسەر بکردایە چونکە دەترسا جەنابتان تووڕە ببن. ئەگەرچی پزیشک دەبێ بوێر بێت و لە تووڕەیی نەخۆش ئەگەرچی پاشا بێت یان خەڵکی تر نەترسێ. من لە تەبەس هەرگیز لە نەخۆشەکان نەدەترسام. پاشای بابل کە بە تەواوەتی لە ئازارەکەی ئاسوودە بوو وتی سینۆها ئەگەرچی تۆ پیاوێکی بێباک و بە لە خۆڕادیتنەوە قسە دەکەی بەڵام من چاوپۆشی لەم ڕەفتارت دەکەم چونکە پیاوێکی شایستەی. لێرە کەس نابێت پاشایەک لە کاتی ناڵەناڵدا ببینێ و بەندەکەی تۆ منی لە کاتی ناڵەناڵدا بینی بەڵام من چاوپۆشی لەمەش دەکەم چونکە بەندەکەت منی هێنایە پێکەنین بۆ هۆی ڕابواردنم. دوایە ڕووی لە کاپتا کرد و وتی جارێکی تریش هەڵبەزەرەوە و بمهێنەرە پێکەنین. کاپتاوتی من ئەم کارە ناکەم لەبەر ئەوەی بە پێچەوانەی ئابڕوومەندی و کەسایەتی پیاوێکی بە ساڵاچووی وەکو منە. پاشاوتی من ئێستا کارێک دەکەم کە تۆ ئابڕوومەندی و کەسایەتی خۆت لەبیر بچێ. دوای ئیشارەتێکی بۆ شێرەکە کرد و شێرەکە هەڵسا و پاشا کاپتای بە شێرەکە نیشاندا و ئاژەڵەکە سەرەزلەکەی بەلای کاپتادا سوڕاند و بە هەنگاوی هێواش بەرەو کاپتا هات. هەرچەندە زیاتر لێ نزیک دەبەوە کاپتا زیاتر بەرەو دواوە دەچوو تاو کاتەی پشتی بە کۆڵەکەکەوە نووسا و لەم کاتەدا شێرەکە دەمی کردەوە و نەڕاندی. کاپتا لە ترسا کۆڵەکەکەی گرت و وەکو مەیمون کە لە میسر بەدارەکاندا هەڵدەگەڕێن بە گورجی و خێرایی هەڵکشا. پاشا بە شێوەیەک پێدەکەنی کە بەرەو پێش و پاش و ئەملاو ئەولا دەچەمیەوە. کاتێ پێکەنینەکەی وەستایەوە وتی برسیمە و نانم بۆ بهێنن. پزیشکە پیرەکە لەم قسەیە خۆشحاڵ بوو چونکە مەیلی سوڵتان بۆ نان خواردن نیشانی دەدا کە باری تەندروستی چاک بۆتەوە و دڵی چۆتە سەر خواردن و
چەند ساتێ دوای ئەوە خواردنیان بۆ هێنا. پاشا لەبەر ئەوەی خەریکی نان خواردن بوو ئیتر سەرنجی نەدایە کاپتا و شێرەکە لە خوار کۆڵەکەکەوە لاچوو هاتە لای پاشا و کاپتا توانی لە کۆڵەکەکە بێتە خوارەوە و هەنگاو بنێتە سەرزەوی. بە پاشام وت ئێستا ئازاری ددانت نەما، بەڵام لەبەر ئەوەی ددانەکەت تێکچووە دیسانەوە تووشی ددان ئێشە دەبیتەوە، هیچ چارەیەک نییە جگە لەوەی ددانەکەت دەربکرێ. من وا هەز دەکەم تۆ حەزت بە شیرینیە، خواردنی شیرینی زۆر ددانەکانت خراپ دەکا، چونکە لێرە شیرینی بە دۆشاوی خورما دروست دەکەن، ئەم دۆشاوە بۆ ددان زیانی هەیە. بەڵام لە میسردا شیرینی بە جۆرە شەکرێک دروست دەکەن کە مێژ دروستی دەکات و ئەو شەکرە زیانی بۆ ددان نییە. پاشاوتی مەگەر مێژ دەتوانێت شەکر دروست بکە؟ من وتم بەڵێ، جۆرە مێشێک لە میسردا هەیە وەکو ئەو زەردەواڵانەی کە لێرە بەسەر خورماوە دەنیشن و دەیخۆن، بەڵام کەمێ لەوان بچووکترن و ئەم مێشە شەکرێکی بەتام و شیرین دروست دەکا کە زیان بە ددانەکان ناگەیەنێ و بۆ بەهێزکردنی لەش سوودمەندە. پاشاوتی تۆ سوود لە خۆشباوەڕیەکەی ئێمە وەردەگری و درۆمان لەگەڵ دەکەی، چونکە زەردەواڵە ناتوانێت شەکر دروست بکە. وتم ئاخر پیاوی ڕازگۆ تووشی ئەم جۆرە گرفتانە دەبێ ئەگەر بەڕاستی بدوێت. باوەڕم پێ بکەن، چونکە چۆن ئێستا تۆ باوەڕ بەوە ناکەی کە لە میسر مێژ شەکر دروست دەکا، ئەگەر منیش بە میسرەکان بڵێم کە لە بابل باڵندەیەک هەیە نافرێت و بەردەوام لەگەڵ مرۆڤدا دەژی و هەموو ڕۆژێ هێلکەیەک بە قەدەر هێلکەی تیمساح دەکا، کەس باوەڕم پێ ناکات و من ئەگەر بتوانم لەم مریشکانە دەبەمەوە بۆ میسر بۆ ئەوەی خەڵکی بیبینن و دڵنیابن کە درۆ ناکەم. پاشاوتی ئێستا وەرە لەگەڵ مندا نان بخۆ. وتم بەمەرجێ لەگەڵ تۆدا نان دەخۆم کە فەرمان بدەی خواردن ببەن بۆ بەندەکانی میوانخانە کە منیان بە کەژاوە هێناوەتە ئێرە، چونکە ئێستا برسیانە. پاشا فەرمانیدا نان بدەن بە بەندەکان و شەرابی خورمەیان بۆ ببەن، چونکە لە بابل شەرابیان لە خورما دروست دەکرد.